بەناوی خوای بەخشندە و میرەبان خۆشەویستان و ئایزان لە هەر جێگایەکان سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لێبێت. لە هاوڵاتیان دەپرسم قەیرانەکان چەندێک کاریگەریان لەسەر هاوڵاتیان هەبووە، دواکەوتنی موچە چەندێک کاریگەری لەسەر دۆخی بازار هەبووە، چەندێک کاریگەری لەسەر ژیانی فەرمانبەران هەبووە. جا ئێوە لەگەڵمانە بن، من هەم قسەی کاسبکاران هەم هاوڵاتیانتان بۆ دەگوازمەوە، با بزانم ئەوان لەسەر ئەم دۆخی ئێستا چی دەڵێن، قسەیان چییە، بیسەر و بینەرمان بن. السلام عليكم. عليكم السلام ورحمة. بازارتان چۆنە؟ بەخوای بازار مناسبە، بڕێک زایب بووە. زایب بووە. بەڵێ. چی شتێکاوا کاریگەری لەسەر بازار هەبووە؟ زیاتر بێ موچەی کاریگەری هەیە. بێ موچەی. کە موچە دێ مندڵیان بازار زۆر فەرق دەکات. فەرق دەکات، بازار باشتر دەبێت. ئێستا کە دەنگ و باسی موچە هەر نییە، ڕۆژ بە ڕۆژ بازارەکە لاواستر نابی؟ لاواستر دەبێت، با ڕۆژ بە ڕۆژ لاواستر دەبێت. لۆم باسکە جاران چەندە دەفرۆشت؟ بازارت کوو بوو؟ وەڵا بازار باشتر بوو، خۆشتر بوو. زیاتر دەفرۆشت، ئەگە معاش بدرێ زیاتر دەفرۆش. ئێستا دەبایە گەرمەی بازاڕی بی، کەچی دەبینم دانیشتووی. بەخوای زایفە، عالەم پارەی پێ نییە. بڕێک زایف بووە. زایف بووە. باشە، هۆکارەکە با بڵێم کە موچە نادرێ، خەتای بەغدایە، خەتای هەرێمە؟ وەڵاهی نازانم، دەرێن خەتای بەغدایە، هەندێک دەرێن خەتای بەغدایە. ئەوە دەرێن. مامۆستا بەڕێز، دۆخی بازار، دۆخی و گوزەرانی هاوڵاتیان بەگشتی چۆن دەبینی؟ ئایا خەڵک ئێستا لە قەیراندا نییە؟ بسم الله الرحمن الرحیم وسلام علی خیر خەڵق محمد و صحبه اجمعین. بێگومان لە ڕووی دارایی بەڕاستی ئەو بێ موچەی و بێ وەزعی کاریگەری زۆر لەسەر خەڵکی دروست کردووە. خەڵک پێوە دیارە هەمووی نەک تەنانەت کەسی موچە خۆر، هەموو خەڵکێک لەبەرەوەی ئەنی جوڵەی بازار و ژیانی خەڵکی هەر بە موچێ بەستراوەتەوە. ئەوە کاریگەری لەسەر تەنانەت تەماشای ئێستا هەر ئەو تابلۆیەکێکە لەسەر ئەو خواردانە درراوە، حتمەن 150 لەسەر نووسراوە، حتمەن لەوانەیە لە شوێنی خۆی بەگرانتر هاتبێت. کاریگەری هەیە، نی خەڵکی ئەو زالوانەی نەشکرد نەشی کرد، ینی بەڕاستی خەڵکێک لەوانەیە پێویستی بە هەزار ناریەک هەبێت، ینی خەڵک بە بێگومان تەسیری هەیە و کاریگەری هەیە. خۆت موچە خۆری، کاتێک کە موچە دوا دەکەوێت چەندە کاریگەری لەسەر ژیانی تۆ دەبێت؟ کاریگەری زۆر دەبێت، ئەنی زۆر شتێ ئینسان زۆر مەشروع و زۆر بەرنامەی لە بەردەست ڕادەوەسێت، لەبەرەوەی ئەتوو چاوەڕێ ئەو موچەی کرێخانیە، مەسەلەی کارەبایە، بۆ نمونە بژێوی ژیانە، هەر شتێک هەیە کە پەیوەندی بە ژیانی ڕۆژانە ئینسانی وێ هەر هەمووی پەچی دەکەوێت. احتیمالی ئەگەر کە تەسی لەسەر ماڵ و منداڵیشی دەکات، ینی لەوانێت تەسی لەسەر جلو بەرجی بکات، لەسەر ژیانی ڕۆژانە بکات، خواردن. بۆ نمونە ئەگەر کەسێک حوتەی 2000 گۆشتی خواردبی لەوانێ وای لێ بکات بیکاتەوە جەمێک، ئەنێ وای لێ بۆ نمونە یعنی شتەکان کەم دەکاتەوە. ئاوا کەمت کردیتەوە؟ وەڵاهی ناڵم بیزە بدەوە، بەڵام زۆر بەڵێ حتمما زۆر شتەیە کەمان کرد. کاریگەری لەسەر پلانەکانت هەبووە دواکەوتنی موچە؟ بەڵێ کاریگەری دەبێت، کاریگەری دەبی زۆر دەبی، بەڵێ زۆر شتێ لە بەرنامەدایە بۆ نمونی ئیشێک تێ دێتەوە بیکەی، پەیوەندی بە پارەوە پێ ناکرێت ئەگەر موچە نەبیت. مامۆستا چەند گرینگە بەرپرسانی ئێمەش ئاگان لە دۆخ و گوزەرانی خەڵک بێ، تۆ لە نێو خەڵکی خەڵک ئەم دۆخەی بەم دۆخە دەژی بەم حاڵەوە حەقنی بەرپرسان چاویان لە خەڵک بێ؟ بەڵێ بەڵێ بێگومان دیکە پێ دەفەرمێ كلكم راع عفوا كلكم راع وكلكم مسؤول عن رعيته. هەمووتان شوان هەمووشتان بەرپرسن لەژێر ئەوەی کە لەژێر چارودێری و دەستاندا. جا بەرپرسیارەتی پێ بە پێ بەرزترە، کەسێک بەرپرسی وڵات بێت و کاروباری ژیانی خەڵکی لەبەردەستدابی زیاتر بەرپرسیارەتی لەسەرەوە، حتمما پێویستی بەوەی هەیە کە چاو بە ژیانی خەڵکدا بچێڕێتەوە.
السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. وەزعی بازار ڕێکووە. والله وضعي بازار بيا راس بي لقى موسى. لەگە موچەی. أنا والله أوي كاسب كاربي الشاي خوي باي خوي هالذكري بس أوي متخوري تايبت بي كاكا هي متخورة هي كريسيا سيسوار من داري تلبية إبري ونري تلبية يمرو مسؤول في جرانا ما قدر خوي بيناكري أو كابرا متخورة ومتينيو روزانا أو جانا كوبات السر. ئێستا کاموچە دەنگ و باسی هەر نییە. چەندە کاریگەری سەر ئیش و کارەکەی تو بەزی هێشتیە؟ والله زور لا ستا بنزا 150 أنا بخواي زۆرە ها 150. وقت شقيناك زور من دزام زور دزانم الباع قياسي قوم دزانم كاكا أوا ببازارية أجر متبيت دو متاهات ببيت شاهات ومتكاهات على مكان بميه مشكلة عشاء خوي دكري ئەگەر چیلۆترەیەکی بوێ ئێستا لەوانەیە نی چلۆی بایان هەر نەیبە. والله بياوي إصابيت حيت عواي سارك أقدر نيو كيلو أنا بخواي بس سارك يدبرش إيه ولا برسي لا بركابلا طاقتي يا سميت مشاي سميني ذكاء سميني من داركي دواش تشكى ذكاء نيتي بيبك زياد أواني كريسينا يعني أواني احتمال يعني لسر معاشا يتركابرا باري أيبدا باري كهرباء يبدا دو كهرباء يبدا وقت بدات اللو يزوره خەڵکی فەقیر زۆر دێتە لە دەزانی گوزەرانیان. أنا والله أمن سنسار لو زادي مدزم نق لو زادي هاد دكان جمع بقديمش چەند ساڵە کەسابەت دەکەی؟ أمن نارم تقريبا 6 ساعة دبيت 30 ساڵە. أنا والله قەدوەچی ئێستا ئەوها بازار خراپ بووە. بخواي ل 2003 و4 و 5 و تا دقات الدش أمن لسر سن متريبهم على موقعات فقير زور بازار ليس باش من بخوف كرياتيبهم عليهم باشتر بوو لە ئێستا. اللي إيسا من باشتر بوم كريخاني مددا أو مددا أو كاتي كريخاني 7 دينار باش ئێستا فەقیر کوو لە وەزعی ژیان بگوزارێنێ چی بکە؟ عن دبي شكري قواي بكاتنا تا أو حكمتي بغداد تسرقت وشتيك ما بداتت هل أون تمام ئەی بە خۆمان نیتمان. والله نازانم هي يعني تروح حكمة خوي تزاني ملتي خوشي دناسيو میلەتی خۆی دەناسی. أنا والله ینی میلەت قابلی وەزعایەت و دەڵێی؟ نا قابلين يا بس دي أنا واليات تلقوهم باشە. چێ بەرپرسە لەم دۆخی ئێستا؟ والله بيت السر راسيات وحكمة بالفرس هي أولاوي إيرش زيادة ما احتمال ما للسر أبي حكمتك ما الاحتمال من للسر أبيها أي شو لا ينتخب نادب يسولك باش ئەتوو لۆ منت باس کرد گۆتت خەڵک ئەوها دەژین. منداڵی بەرپرسەکانیش ئەوها بە فەقیری دەژین. نا أوان فرق يعني أوان تبي أمس في جوازيان ليبكي دەبی پێشوازیان لێ بکەن. أتي زيادة الأشياء ما اللي ذكرن أتي أوايا كاكا أوايا ئەوهایە. أري والله أوايا خوشي ناتا بازار رابط بريم تاكسيك دنيا بربع سهب ولا بازار لوم بكر دەوڵەمەند یان منداڵە مەسوولەکان خۆیان نایان بۆ بازار. لا بقوان بكمدين زنيان من داريان برين أوي داري مارو بري ودبان لا نيرة يعني تسجيل راقيتين يعني أخو هي معملي إخواني تاكسية يعني سائق يعني أوان ئەگەر موچە هەر نێ ئەو بازارە زۆر کەستر نابی. متني طبعا هم يهربوا قبل ولا كسر دبي لو ايش كسر دبي ئێستا دۆخی خەڵک چۆنە بەگشتی؟ زۆر دۆخەکی زۆر ناخۆش تێدا خراپە؟ ئارێوە زۆر ئەدی لەوەی خراپتر هەیە عایلەکی گەورە و ئەوەی هەیە ناتانی 2 کیلۆ ئەو شتەی بکڕی بیداتێ ئەدی ئەوە گرا ئەوە نییە ئەوە کارە ساد نییە. بینیم مامەڵەی میوەت دەکرد بەری بە چەند بوو؟ گوتی 2000 زۆرە ئەرێ وەڵا زۆر ئەی زۆر نییە نەتکڕی؟ ناوەڵ ئەوە کەس بە تام و ئەوەکان نییە برێن 2000ەکەی پێدەی بەس
هەموو شتەکیش خۆ پارە نییە هەنیا ئێستا لەم دۆخە چێ بەرپرسیارە؟ وەڵا بریم چێ بەرپرسیارە بە خۆت نازانین چێ بەرپرسیارە باش ژیانی خەڵک بەو جۆرە بەو شێوازە دەکرێت هەر بەردەوام بی والله ئەوە بەردەوامە پێی ناوێ جارێ ئەتمەحتی ئەوەی بکەیت هەر بەردەوام دەڕوە هەر بەو شێوە ئارێ وەڵا هەر باشە بەردەوام بۆ فەقیر زەحمەت نییە لەم بارودۆ خەڵک شتی پێ نەکڕێ کورە بەرێ وەڵا زەحمەتە کورە زگت بەیەکی بستێ بەدای بستێ بە بیستی بستێ بە چێ بستێ ها وەچی یەکی دەبینی ژنەک عایلەی هەیە چیلۆی شتێکی مەحمەلە دەکە پێی ناکرێ زەرگژان دەکە خەڵک لەو بێپارەی تووشی مشکلەش نابی بە تووشی مشکلەی دەبی تووشی دزی دەبی تووشی زەلام کوشتن دەبی تووشی هەموو شتێکی دەبی ئەدی گیانە ئەدی وەنیە ئەگەر موچە بێ بازارەکە خۆشتر دەبێ دەتوانی بەدڵی خۆشت بکڕی ئارێ وەڵا بەدانی بە دری خۆت چیلو مەعمەلە ناکەی دەرێ چیلۆ 3000 دەرێ 3000 قیمەتی نییە مادەم بەڕکت گەرم بوو ئەگە بەڵکەکەش گەرم نەبوو بەرچی گەرمە یان خاڵیە ئەسپێ لە بەرچی هات سۆی دەکە ئەوەی خۆمان کرمانزەتی خۆمان دەرێ وەڵە ئەسپێ لە بەرچی هات سۆی دەکە بەس ئەوە بەلاژ نەگۆترایە کوڕم ئی پێش زژی تێر ئاگەی لە برسیە ناوە زوجی تێر زۆر هەیە بەرام برسی ئاگای لە برسی نییە بزانە برسی حاری چییە حاری چەند نییە بەس چی لێ دەکەی ئەوی تێر بەلاژ نەگۆترایە دەرێ ئەوی تێرە ئاگای لەوەی نییە هەتوو هاتی ڕوت بگڕی وڵی گوتم ئەگە ئاقرم بگری هەندە میوەجات بکڕم ئەویش ئاقرم ناگری و ناشکرد پێم بڵێ لەم دۆخە لەم ڕۆژگارە ئەمڕۆ گوزەرانی وڵاتیان چۆنە خراپە بەتاکیت خراپە لەبەرچی خراپە ئەمە پرسیارە شێستا لە تو دەکەم لۆ نمونە تو لە هەر دەوڵەتە چێبی جا لە ئەمریکابی لە ئەوروپابی لە نمونە گەنجێکی وەکو من هەر سەعاتیش دەکە وایە هەر سەعاتیش دەکە باڵانسی ژیانی هەیە دەستەوە ماڵێ بە ئیسراحەت قاعی هەبی قاعی خۆی دەکە ئیش و کاری ماڵی هەبیشم کاری ماڵی دەکە بە تەنیاش دەژێ و گەنجە جا سافرەت بیچ پیاوی لێرە ناکرێ ئەتو گەنجەکە فەقیرە 13 ساعت 14 ساعتیشی پێ دەکات و ڕۆژانە بە 200,000 15000 کابرا خواردنی لۆ ناکڕی پارەیا چووی لەسەر خۆیتی تاخیر بی قسەی پێ دەڵێ نەکرد گەنجەکە پیرەکەش وایە پێڕا ناگە لۆ پێڕا ناگە ئێستا هەر ماڵک معاش خۆرەک و کاسبکەرە شتێدا نەبی پێڕا ناگە ژیان سەخت بووە بەتاکی سەخت بووە برام ئەمن ئێستا ماڵی 2001 وایە ئەمن لەوەتەی لەدایک بووم هەتا ئێستا خۆشێکت لە خۆم نەدیتە بۆ بە خۆت دەزانی بۆ تو پێم بڵێ نازانم لەبەرچی هۆکارەکەی زۆر ئاسانە تو ئێستا دەچێت سە ئینستاگرام دەچێت سە تیکتۆک دەچێت سەیبوک هەرکەمەچی لە بابەتەن بزانی منداڵی یەکەچی دەبینی های لایف دەژیتن خۆشترین ژیان دەژی بە ئیسراحەتی خۆی دەستە ئەوروپای وەنەوشەکی لە بنە جێکسارەشی لە بنە یعنی بای سێ چار دەفتەرە لە چێ هینێ ئەو پارە کاکە مەبەستت منداڵە بەرپرسەکانە هەر چێبی ئەمن تو چاک دەزانی هەیە بە حەڵالی پێیەکە دیە بازرگانە خەڵک تەشیری پێ دەکا لۆ لە مجتەمەعی کوردی باش و خراپ تێکەڵ بووە عەزابی خدای گەورەش بێ باش و خراپی پێکەوە دەسووتێنی ئەمن تو شەردێکمان دەزانین وایە ئێستا چێ لەم دۆخە بەرپرسیارە بە خۆمان دەزانین چی بەرپرسیارە بەڵام قسە نەکردنەکەی میلەتەکەی لە چیە چکە دەزانێت ئێستا قسە چکە لە بۆ سمێنی حاڵی نادیارە ئێستا تو ناتوانێت قسەی ناخی خۆت بکەیت نا ئێستا من بەتەمەم بامەیەکەشی بەتەمامەم قسەم کرد با کەسێکی نەدەگرتم بەڵام من ئێستا لێرانە قسەی بکەم بەیانی دووبیانی نازانم چم بەسەدێ بەس خوا دەزانێ وش قەزا قەدرە لۆ ئەو میلەتە ئێستاکە زۆربەی دەسەڵاتدارەکان لە گەنج دەترسێت لە گەنجی دەترسێت ئەو بە تەکید ئەتو ساڵی 2011 لە باسکەین کە شۆڕشی سووریا ڕوویدا باشە ساڵی 2000 چەند کۆتای پێ 2025 وایە 9 ساڵ لەوێن دەر 5 لێرانەوە چەند 14 ساڵ خەیان دەزانی کە مەلەفی استیخباراتیان هەرداوەچی لەسەر نووسرا بوو ناوی ئەو گەنجانەی کە دەچونە نوێژی سپەینان نازانم ئەگەداریاندا وەکو راپۆرتەرە لۆ گەنجێک کە لە مقاومەی نفسی خۆی بکە بستە نوێژی سپەینی لەبەر خاتری خوددا هەستی تاکید بە مقاومەی ئەو دەسەڵاتداری دەکا کە زوڵمی لێ دەکات لەبەر حاڵی ئێستاش لە گەنج دەترسێن دەیانەوێ گەنجەکە خراپبی یعنی چ خراپبی 24 ساعتی لە کافتریابی جگەرە چێژبی سواری ماتۆڕێک بی پێش بڵین کاتن بستە ئەولا یعنی نییە بەس ڕوو لە مزگەوت نکاتن یان ڕوو لە ئیش و کەسابەت نکات چکە دەزانی کابراەکە کاسبکار بیت ئینسانێک بی گەنجێک بی بەدین بی تەکید بە مقاومەی دەسەڵاتداری دەکا کە زوڵمی لێ دەکات ئەمە ڕۆژێکی لێرە دانیش بووم کابراە کات بوو عەمید بوو لە ڕەگەزنامە بوو پێم لەسەر پێ بوو ئاگادارم بەڕاستی ینی خەریکی مۆبایل بووم سعات 3 عەسر بووە بزانم هات بە من دەڵێ لۆ پێ لەسەر پێدانە لۆ بەرمەڵ ناستیەوە
ئەمە گەنجێکم کە کولی عسکەریشم نەخیندی ئینسان کە کولی عسکەری بخینیت دەزانی کە عورفی عسکەری وایە مەدەنی تەحیە لە عسکەری ناکە ئەگەر ئیشەکەی ویژ عسکەری بوو بەڵام کە زری مەدەنی بەربوو لی ناکە وایە ئەوە لۆ ئەخەسبەدی ئەو کەسەیە کە دەبتە لیوا کە دەبتە ئامر فەوت منداڵەکانی وی دەبنە دەسەڵاتدار بەسەر و میلەتەی ئێستا بە کورتی پێم بڵێ حکوومەت خزمەت بە گەنجان دەکات خزمەت بە گەنجان دەکا بەس بە شێوەی ئەوتۆنا ئەگە پێی کردباوە دیار دەبوو حاڵمان ئەمە گەنجەکەم تەمەنم 24 ساڵە بە چەند دەچم بە 30 ساڵی دەچم خەم پیری کردی بێت ناوەڵە خەم پیری نەکردیمە بانەم مەشاعیر خەمەکە چێت و مەقصدم خەمی ئەوەیە ژیانی ڕۆژانەتە خەمی کاسبیتە مەجای خۆش نییە ناچێ دەرێ ڕۆژێک نایە ئیش سەحب ئیش یەقەت دەگریتن ئەوەیە سەبەبەکە برا خۆ چەند زمان دەزانین پێنج چی و چی ئینگلیزی عەرەبی کوردی ئەو فێری فارسی و تورکیش دەبوو هەر لێرەش کەسابەت ئارەوەڵە ڕۆژانە 12 ساعت ساعت هەشت لە بۆ هەشت ئێوارە جار هەشت و نیم دەچمەوە ڕۆژانە بە چەند نیش دەکەی 15000 چەند ساڵە میشە دەکەی ئەوە تقریبی 6 مانگ 7 مانگە هەوکارەکەشی چیە سەفی 12 بووم یەک دەرسم مابوو کوردی چارم لێ هەبوو نە 6 لە ئینگلیزی 98 بوو لە عەرەبی 88 بوو لەو دەرسەکەتم تاخ مانجی چار چوم لە بۆ کە هەویە نیشتیمانی ئی ئیمتیحانەکان گوتیان وڵات تاخیر بووی پێمان ناکرێت لە بۆ بکەین تەبعاً پاشوش زانیم کە مانجی پێنج لە بۆ تەڵەبەشیان کردیان چوومە بەڕێوەبەراتی گشتی لای وەزارەتی تەندروستی لای قەڵاتێ لەوێ چوومە لای بەڕێوەبەری گشتی السلام عليكم وعليكم السلام قسەمان کرد گوتی والله داوا لێ برن دەکەم پێم ناکرێت بەخۆی مەسەلەکەت معقەدە زووتر هات بای دەم کرد ئافرەتەکە لێ بوو لە بۆی کرد لە پێش چای خۆم لە بۆ ئافرەتەکەی کرد لە بۆ منی نەکرد ئێستا من دوازم تەواو کردبوو لە کولیە بووم دەی بەردەوام بە ئینشاڵڵا سەر دەکەی ئینشاءڵڵە وازی لێ ناینم بەڵام مەبەستەکەم لە سدێ ها نەعەدالەتی ئەمیش دەگەم مۆدێلێک بامە ئەو کاتی وەشتەچیکە بوو برا بەڵام مەعەلەسە بەڕاستی ئەتوش دەمەکانی پرساکە خەم پیری کردی خەم پیری نەکردیمە بەس خەفەت لەوەش ناکە بڵێ مەم لێرە کاسم و خەفەت لەوەی دەخۆم نەک لە خۆم لە هەزار گەنجیوەچی خۆم ئافرەتە مۆدێلێک دەبینی بە 3 ساڵی دێتە ناو مجتەمەعی کوردی وەنەوشەکی لە بنە مرسێدسەکی لە بنە مەیباخەکی لە بنە بای 110 دەفتەریە وەنەوشەکە بای 4 دەفتەریە جی کلاسەکی لە بنە بای 15 دەفتەریە کە هەموو مجتەمەعی کوردی کە ئێستا بوویتە کۆمیدیا لە نایە کاورە دەرە مۆدێلە دەرەوە جی کلاسی بەس پێیا کرد سلااو لێ سلااو لە توش برای گەورەی گەنجێکی کاسبکاری باڵێ ئێستا دۆخی بازار چۆنە بەخوای بەعام خراپە بۆ بەخوای بێپارەیە بێ مەعاشیە بێ مەعاشی ئارێ وەڵڵا کە مەعاش نایە تاخیر دەبیتن ئەوها بازار کەس دەبیتن ئارێ وەڵڵا 100% کابراگە پارێنێ بدێتە دەرێ پێشترەکە باید 10,000 کرد بەسە باید 2,000 دەکرد کابرا پارەی لە بەرچینە کابرا قەردارە ئەو مەعاش وەردەگری نازانین چی لێ بکە 500-600 کابرا بچی بداتەوە قەردی بێشتی پێ بکرد چی لێ بکە 3 مانگ 4 مانگ جارێک ئەو پارە بەش هیچ ناکە ئێستا بازار ڕۆژانە بەرەو باشی دەڕوا ناوەڵە بەرەو خراپی دەڕوە ڕۆژ بە ڕۆژ دەیبری خۆزگەم بە دوونێ ئارێ وەڵڵا پەندە کوردی دەێستار بەسەر خۆزگەم بەپار ئەستا ئەوە نمە ئەستا ڕۆژ بە ڕۆژ خۆزگەم بە دوونی ئەستا وای لێ هاتیە سەرچاوم ئارێ وەڵڵا هۆکارەکەی تەنها موچەیە بەخوای بە قەنەعەتی موچێ و بێ پارە هەری هەوەیە چێرەوەی پێ دوانی بەشێک لەو خەڵکەی کە پارەشی لەلایە ترسیەوەی هەیە کە سرف نەکە نەخۆمە ئاشەکان دەیت کە تاخیر بی ئێستا لە سەد کابرا چەندی هەیە بە هەر بای ئەوەی هەبیەکە 2 مانگتە مەعاژنەی پێبژی 3 مانگتە مەعاژنەی پێبژی کابراکە 30 دەفتەر 30 دەفتەری هەبی هەر دەخۆ بەتەمای چی ئەتوولۆم باسکە خەڵک داوای قەردی ناکە بەخوای داوا دەکەن بەس لێرە جێیەکی برەی گشتی خەرک زێر دێ و دەڕوە وەکو دوکان و ناو ماڵان نییە ناتانین بەرە نزیکوێنیان معمیلی بەخوای بەردەوام بەرێ وەڵڵا پێشترێ ئێرە ئەسڵەن باسی قەردشت لێرە هەر نەبووە ئێستا وەی لێهاتە خەرک داوا دەکات چ برێ هەدەی بیدێ وەنیا دەبینی کابرا دەیناسی کابرا لە مێژە مەعامیلتا ئای بە برێ نایدەم ئەتو پێیان سارە لێرەی بەڵێ معمیلت هەبوو بۆ نمونە بەهات بە عەلاگە میوەی ببردبایە ئێستا کەمەچی بباتەوە ئارێ وەڵڵا نەک 50-100 زۆر مشتری وامەیە ئارە وەڵام مشتەوە بدات معاملە دەکرد تێی دەکرد ئێستا مشتری دێتەوە معاملەی دەکا پێشتر باید 50 بربا باسی برێ ئێستا باید 10,000 بە معاملەوەش خاترم بگرە و بازار نیە و کابرا وەسەکە وای لێ هاتیە ئیشی مەش دەکەم موچە خۆرانە کە کابرا موچێ وەرنەگرێ ئەمەش ئیشمان نابێ وەنیا ئەدیکو ئێستا کە مەش موچە خۆری کارە وای لێ ئێستا کەو میوە جوانانت داناوە خوا بازارت بدا خەڵک ناڵێ شتێکی هەرزانم بدێ بەخوای بۆ نمونە خەڵک عەزی لە شتی جوان وەرزانە لە گومرگش هەم شتەکە گرانە
هەم لێرکوانە پارەش ناکە دەچم بای 500 زای ڕسکی دەینەمە تا 500 زای دەگرێتەوە چاو سپی دەبی دنیا گەرمە تا تێگەچی بەخوای ئیسفادە نمایە بە ئامرێم هەر خۆ مەشغوڵکردنەکە یەکەنە ئیسفادە نمایە ئەو دواکەوتنی موچەیە سەتا چەند بازارێتی و زایف کردیە ئەم دەرم 100 ئەم شخصی خۆم 100 بازارمی زایف کردیە ئارێ وەڵا ئێستا ئیشکردن بچێ بخۆ بڕۆیە ئەوە نمایە دوو بچی یعنی ناتوانانی پارێکی زۆرتر بیکێ داهاتێک لەو خۆ بەخوای پاشەکە نەمایە نابەخوای ئەوە تێ ئەوەندە لێر ئیش دەکەیت ئەوڕۆ سەرفی دەکەیت سبە ئیش دەکەی و سەرفی دەکەی هەرەوەندەیە هەر بخۆ بڕۆی ئارێ وەڵا وەزعەکە وای لێهاتێ بەدەست من تو نییە ئەو پێم برێ خەتای هەرێمە خەتای بەغدایە خەتای چییەوە بەخوای زۆر لە سیاست تێناگەم بەس ئەو دێزان معاشەکە نایە و ئەو بێ بازارش لەسەر بێ معاشیە ئارێ وەڵا ئەوجە نازان بەغدایە ئەوەی نازان سلام علیکم عليكم السلام ورحمة الله دەبینم لە دوو تەماتەی باش دەگەڕێ والله ديارة وایە لە چاو حکوومەتی ئەوە زۆر باشە حکوومەتی چکاکە ڕاتبی چێ بار و دۆخی چێ باش سلەکەنەگۆ یعنی بە خەڵک نازان بە ئازاری خەڵک نازانن ئەو خەڵکە ئێستا تێدا دەژی لە هیچ زمانە کەسەوە نەژیایە چی بەرپرسە ئەمن دەزانی لۆ بەرپرسم چکە دەنگم دانێ خەڵک هەڵی بژاردون ئەکید ئەو کەسانەنە باش ئەتوو تازە گوتت تەماتەش خراپ هەر نابژێرم ئەدی بەرپرسە خراپی هەڵی دەبژێری ئەو غەیبە لەکن خوای بوو ئەمن بەدڵ سافیەوە دەنگم دانێ ئەوەش ئەنجامەکەیتی پەشمانی کە دەنگدانی هەر هەزار زاریش نەک جارێک هەزار زاریش پەشیمانم باشە بەێ دوو مانجی دیکە بژاردنا دەنجا پێدەدێەوە وەڵە لە خۆتان پرسنەوی دەنجی دابەوان بلێ ئەمن یەکم لەو کەسانە نادەمەوە کۆتاییات ئارێ وەڵڵا بە ژیانیان ئێستا خەڵک قابل لێو بارودۆخەیە قابلە بە قورآن قەزە قابل نییە چونکە ئەمە بەنیەتی خۆمان دەنگدانماندا سەرکردەکانمان هەڵبژارد پەرلەماندانرا بەس ئەو ئەنجامەکەی بوو ینی بە بانگەشەکان بڕوات کرد ئەکیت لەبەرەوەی باسی کورداتیان کرد ئەمەش ڕوحەش کورداتیمان لە لاشە بوو ئەو ئەنجامەکەی بوو ئێستا خەڵک ئەوە نیوەی مانجی شەش تێدەپەڕێنین دەنگ و باسی موچەی مانجی پێنج هەر نییە خەڵک پارە لە چێ بینیا تا بتانی تەماتەیەک با بڵێن خواردنێک یانی شتێک بکرێ بۆ ماڵەکەی خۆی بۆ منداڵەکەی دابی بکاتن ئێخۆ لە ماڵۆش داوای پارەی لێ دەکرێتن قەرت ژیان بە خەر دەچی بەڕێوە دیسان دێمەوە سەر و پرسیارێکە کردت لەو حکوومەتەی پرسە لەو حکوومەتەی پرسە کە ئەنجامەکەی ئەوەی هینە ئێستا حکوومەت دەتبینی پەیامت چێلوان تەمەند درێژ بن ئەمە تانگەیاندا ئەوڕۆ زۆر سپاسان دەکەین بەڕاستی کوردەواتتان نواند بەڕاستی هەموو شتێکتان کرد دەستخۆشیتان لێ دەکەم بەس لە کۆتای ئەمڕاتی بشم نییە نییە نە ئەی کەسابەتەکەی خۆ چییە کەساباتی من وەڵە بێیشم بێیشی بەرێ چەندە بیابێیشی ساڵەکە چیشت دەکرد ئەمن لە منەزەمە چی بووم منەزەمەکە کۆتایی پێهات ئەمنش کۆتایم پێیا لە ماڵێ ئێستا تو زۆر بێزاری لەو بارودۆخی ئەخە تەمەشای تەمەنی خۆم دەکەم هیچم نەکرد باسی خۆم ناکەم بەس ئەمن احتیمالە کەسانێکە من بناسن کە شعر و ماشعرم هەبووە لە هیچ لایەک مستەفید نەبووم خەمی ئەو خەڵکەی دەخۆم ئەو لە دوای من دێ وچی من نەکەن ئەوی ئەمن کردم بە ئەوان نەیکەن چ بلێم لەوە زیاتر چ دەوێت لە خزمەتدامە ئێستا ئەمە دەمێ ئەوی لە تو بپرسم پەیامی لۆ گەنجان ئەوەیە کە ئەو هەڵەیە تو کردیت وەکو خۆت دەڵێ هەڵم کردووە دووبارەی نەکەنەوە ئەکید هیچ و گومانم نییە لەوەی هیچ و گومانم نییە سلام علیکم وعلیکم السلام ورحمة الله قەیرانەکان چەندە کاریگەری لەسەر خەڵک بەجێ هێشتووە والله قەیرانەکان زۆرن لەبەرەوەی خەرکەکە فەقیر و هەژارە خەرکەکە بێ محاشە بێ کار و بارە ئیشکاری نییە ئەوەش تاسیری زۆرە لە بۆ هاوڵاتیان بەڕاستی ئەو معاشە کە نەهات کاریگەری زۆر هەبوو لەسەر خەڵکی تاوان ئەو هاوسارە بەنسبە سارەکانی دی زۆر کاریگەری هەبوو لەبەرەوەی جەژنی بەسەردا هات خەرکەکە زۆر
نەبووی بوو چاوەڕێ محاشی بوو کە محاشە بێزاوی کرێسی ئەوەی مەسەرەن نەبووە ئەوانە تاوان هەموو چاوێ لە محاشە کە محاش بێتن جر و بەرگ و پێویستی ژیان بکە مەسەڵەن ستا بازاڕی ئیشوکاری خۆی بەرەوە خەڵک پارەی نەبوو تووشی کێشەی کۆمەڵایەتیش نابێ تەبعاان بەرێ وڵات تووشی کێشە کۆمەڵایەتی دەبی تووشی هزار کێشە دەبی یان احتمال لە مارێ زۆر کێشە و شەڕ و ئاژاوە دروستبی لە بینێ خێزانان لە بینێ کوڕ و بابی لە بینێ مەسەڵەن ژان ناکە مندارەکە داوای شتە بکە لە توانات دانەوی لێ بکڕی تاوان چاوەڕێ لە من دەکا کە بیبم بازاری زر و بەرگ و شتی لۆ دابین کە نەش بوو یعنی ئەویش درگران دەبی لەسەر داک و باوی خۆی ئێستا چەند پلانت هەبوو ئەگەر موچە هەبوایە یان موچە لە کاتی خۆی بدرا بواە پلانەکان دەداتە دی بە قورعان زۆر خۆشە ئینسان کە بە سەرمانگان بە ڕێکوپێکی مەحاش خۆی وەربگریتن خۆت نییە بە ڕێکوپێکی وەرگری تاوان هەموو کەس حەق خۆیتی مافی خۆیتی کە بە ڕێکوپێکی سەرمانگان وەربگریتن کە هیچ و کارەکەی لەسەر ئەو مەحاشەیە بەڕاستی ئەوەی کە ئێستا مەحاش خۆریش نییە خەرجی حملاتێ و خەرجی مەسەرەن تەرە فرۆشتنەوە و ناچارە ئەمەزبوو ڕایت و لە داهاتی ناوە خۆ ناتوانرێ موچی خەڵک دابین بکرێ بە خودایی تاوانەوە حکومت لە خۆی دەزانی بەنسبەتەوە ئێمە لە وەزعانە زۆر لەناو وەزعی نینە بەنسبەتەوە نێوان هەرێم و بەغدا هەوڵاتیان موچە خۆران فەرمانبەران نەبوونەتە قوربانی قابلە بەرێ وەلا هەزار کە بوویتە قوربانی لە بەنسبەت ئەو حالەتانە چکە بەڕاستی قەزێ نەبوونی قەزێکی قورسە کار دەکەی بەخۆم مشکارە گوتیشی وەستای دیواری دەکەم بەڵام ئەو توش فەقرات ژووە لە سەیشێ ئیشەکە ڕووی لە کزی نەکردیان احتمال لە مانجێ دوو ڕۆ سێ ڕۆیشم دەبینی ئیشەکان زۆر کزن چکە خەرک هەموو چاوەڕێی مەحاشە و ماشەی بازار خۆشە نەبی بازار نی چەند ساڵا ئیشت باشتر نەبوو چەند ساڵان بێش نەدەبوون ینی ئیشوکارەکەم زیاتر بوون کە بچینە ناو ئیشێ بکەین احتمال زۆر کەس لێمان تووڕە بیکە بە ئیشەکان ڕانەگەیشتنە بۆ خەرچی بکەین نارێوەڵە ئەشیاکان بە گشتی سەریان کووە بخۆم باشە بەو جێژنەی هەروە دەبی پاشی جێژنەیە و بە گشتی ئەم دۆخی ئێستا بۆ فەقیر تۆزێک زەحمەت نییە بەرێ وڵە زەحمەت چۆن زەحمەت نییە بەس باشە کوڕە خوا کەس مەحتەل ناکە زۆر قەناعەتی وڵە دوای بێ قەناعەت بی جا ئەم دۆخە کە خەڵک موچەی وەرنەگرتیا بۆ فەرمانبەران زەحمەت نییە بۆ موچە وەڵا کو عەز زەحمەت نییە چۆن زەحمەت نییە تۆ موچەت هەیە ناوەڵا الحەمدولای نیتم موچەشت نییە ناوەڵا باش کە موچەت نەبی کە موچەشت نییە إيه. ئەو باردۆخە چەند لۆ تو سەختە والله سەختە بەزەوی قەناعەتە بی چ دەکەی هیچ دەکەی ئەوە چارە دەکەی باشە تو تەمەنەکەت بەڕێکردیا ژیان وەچی ئێستا سەخت بووە وەچی ئەو ڕۆژگاری ئێستا وەڵای کورارێ وڵا پێشان ناخۆشتریش بووە گەورەی ئەرێ وەڵا ئێستا ئەم شتەکەیە ئێستا ئەوەری وەڵا کورە لاوەی خوا دابی کورەوە ئەم شتەکەیە ئێستا مەسروف گرانە زۆرە وەڵا چه گرانی لۆ گرانە پێشان چاوو بخۆی وڵا هیچ نەبوو خۆی وەڵا نانیشی دەخوارگاکە ئێستا پارە هەیە خۆ کە پارە حکوومەت پارەی نییە بدا بە خەڵک وڵی ئەبدەم توانم حکوومەتەیەکی نیتی من بڕای تو هەیتیانی وڵی نازانم توانم من خۆم لەگە حکوومەتێ نیم من کابراایکی فەقیر ئەوە نازانی ناوەڵە ئەگەم بچێوارە نییە من بەخۆم مەعاشم نییە و ناوەڵە الحەمدولای سەرم سووکە باشە بۆ دەڵێ سەرم سووکەکەم و چەم نییە بۆچوی نەبی لە توێ بوو پێلاری موچە هات و موچە نات و کاکە عەرەب ناداتێ پێت دەرم عەرەب ناداتێ هەر هەمووی دژمنی کوردیە هەرچی بێتن ئەگەر برێم چ هەرچی بێ لە تو فەرقی نییە هەمووی دەیان گۆ سەدام خراپ بوو بەس بەخدای هەمووی بێ لە سەدامی خراپترە هیچ فەرقی نییە لۆ تو بە شیعەتەوە بە سونەتەوە بە هەموویەوە قەتش باوریان پێ مەکەن قەت ئەرێ وەڵڵا قەت باوریان پێ مەکەن ئەرێ وەڵڵا زوڵمان لێ دەکا ئەرێ وەڵڵا زوڵمە ئەرێ وەڵڵا ئەو زوڵمی لە کوردەکە کەس نایکاتن هیچ فەرقی نییە هیچ سەدامی خرچیان فعال دەکرد فەرقی لەگە سەدامی فەرقیان نییە لەگە سەدامی چەند خەتای حکوومەتی هەرێمیشە کوڕ حکوومەتی هەرێم چ بکە چی هەیە حکوومەتی کاکە وڵی ناگەڕێت نەفتی فڕۆشی وڵی ناگەڕێت چ بکاتن چیان لە کوردی کردی کاکە بابی من داهاتی ناوە خۆی نییە بشێت چ دەکاتن
وەش دێ مەسرف زۆرە کاکە بڕۆ ئەنتەرنێت و شارع و جادە و ئەجی ئەوانە بەچکرایە کاکە هیوایەنە کەواتە حکومەت تێرێم لە سەحەقە ئەم نارم لە سەحاق و لە ساق نییە ناڕۆچکە لێ نەگەڕ نەفسەکەت بڕواتن لێ نەگەڕێ ئەوەی بکەی کاسی وەچکە هاوەتە تەماتۆ خاری ناگەروا لە جنوب بسی مریشک لێ ناگەری لە جنوب بچیتن سیارەی سادا ئەتو لەو حکومەتی ڕازی ئەرێ وەڵام لێ رازیم ئەرێ ئێرە مارەخوا لێ رازیمە ئەرێ وەڵا ئەمن ئەوی دیتم لە حکومەتی عەرەبی بەخوای دەتانیا مقابلی لەگە کوردە چی بکەی دوو دەزان 4 کورس پێکەوە ڕابوەستا بای ئەمان ئێستا زۆر زاعرێ لە ئەندەمینێت چیان نەدیتە دەری کورس دەوری سزای باشتر بوو کورەکە چادری چ بوو وەڵا ڕەسە چیرۆ شەکرەکی گوتی ئللا دەموتە و جند بە عزوی دایاتوو کوربا بە کوێ شەکرەکەم بە گران کڕێ لۆ خۆم بە 1000 ئەجیم کڕیا یعنی ئێستا خەرک دەتانێت بەدری خۆی چی یادرێ بری وەڵا ئەرێ وەڵای کوێ دەرێ مار لەکوێ کەس نارێ وەڵا قسەان دەکەین هەم قسەی دەرێ ڕخنەی بگری کەس عاقبێت دانیا کوڕناوڕە کەس نەمچێ وەڵای کەس ها هنا والله چای بینی قوربانم چێ نانگو قەنات چ نانگو سەر چاوم کاک بەخێر بێ بەرنامەکانی دەبینی ئەرێ وەڵا باشە ئەرێ وەڵا خۆشە لێمان ڕازی ئەرێ وەڵا ئەرێ وەڵا ئەرێ وەڵا ئەمچ دەرم قارەکان ئەگە ئەمچونێ زەم تەوان دەبێتە دانیشتنەوە دەرێن دەرم وەڵا ئەگە هەخست نەبی دەرم قەتەکارن خۆ تشتی خراپ نانێ باشی دین و حەدیث و قورئان خوێن و ئەرێ وەڵا سلااو لێبی چای منی بەخێر بی چەند ساڵ لێرە کەسابەت دەکەیت وەڵاو 4-5 ساڵە 5 ساڵە بازار کووە باشە الحەمدولله خراپە و چاکە و هەروە دەبی ئەی بەشێک دەڵێن بازار خراپە ئەتو باخسەکە لۆکمە ئەو ژیان ئەو هەیە ئەگە هەر باش منە دەغلور دەبی هار دەبی ئێستا خەرک لۆ قەدری ژیان نازانین لۆ دەرێ وەڵا هات هێرم هات ستامینێ تێرە با مانگە شێ شتەی نخوا داخو برسی سەم بەتامەبی خەرک تێرە ئێستا ئەرێ وەڵا برسی نییە ناوەڵا برسی نییە ئەدی فەردەیەتی وە 15-20 لۆ برسیە ئێستا خەڵک موچێ وەرنەگرتێ دەڵێ پارەم نییە ئەو کەم کوسی هەردەوی برین دەرێ ئەمە هەموو کەس کەم کوسی دەبی لەگەر داما بەس چیە خەرکەش تێرە باش خەرک ئەخۆی نیم عاشوەرگری قینی حەقیتی بەس کاکە هەموو زروفەی کەم کوسری هەبووە مشکلی هەبووە دیارە ملەتەکەش باشن ئەو ملەتەکەنج درۆی دەکەوێ ئەوزە باشە چکو ملەتەکە بەخۆمان خراپین چکوەگە ڕاستی بەشتی پێ گوتیا گوتی درێ درۆم دەکەی دێ ڕاستە ملەتەکە ئەوەی دێ برایەکەم ئەرێ بەخوای ناوەڵا ئەو برسمان لەگەڵ میلەتا باش بین وڵای دەبێن بە خۆ باش بین ئەوانش باش دەبن و عادیسی لەسەر کاشی گرفتت نییە ناوەڵی ئەگە لێشم بدا بەس بە کوردی قسەبێ بەس با لە دەرزیادی کاکەمە ژنما هەموو فەساد بوو ژنما هەم لەمارمدارمە لە خۆر لە بخۆری نانرین ئەی چ دێ کاکە برسیشە بوو تێنیشە بوو وەتە تورکیادا ئەوش بەش برسی ئەو ئەمن ئەرێ وەڵا ئەرێ وەڵی وزەشم ناوەڵا بەس بە تەمان موچەی ناژم لە خۆم عەولە دەم غاردەم کاسبی دەکەم باش ئێستاکە چەند مانگ موچەوە نەگرێکن تو احتیاجیە وەڵی سارش بندەکەم زۆر احتیاجیە کەم کوسوی دەبی بەس زۆر احتیاجیشە یەک ساعت کە تو بێ موچە کێشە ئەرێ وەڵا کاس لە خۆشتکە غاردەم ئای دەفرۆش ئەرێ وەڵا چقەی دێ ڕخنەش ناگری ڕق ناوەڵا بەس دەزانین چیا برین درێ گلەی یەک دەبی بەس خۆ قاکە کەس مەلایکەت نییە ئەمەش خراپی لێ دیارە ئەوانش ئەوە بە برێندری خراپەکەی بازارت بدا یا ڕەبی خوا بازارەمەتی محەممەد بدا چاودە ئەم بەفکردمێ لە هەشتەیەکان زمانی سەدامیش بوو گەرم بە گولەی ومز دەکات گەرم ئارد بە گولەی ومز دەکات پارەش دەڕژە خۆی بزاری بۆ فەردی ئاردی لێ بە 15,000 با پارەت هەبی ئەگە هاردن نەبی چی لێ دەکەی بە پارەی دەژی پارێ دەخورێ زەکاکە ئەوە زروفە هەموو زروفەک دێ باشی ملەتە ئادەماشە کابرە لەو زادەی مندارەکە هەمری 20 سارە سیارێکی لە بنە بە تەناشەرەستی چێکەری هەبوو ئەو زادەی پڕ کرد بووە بوونایی ئەدی برای مەس خەرکە خلوورە ئەرێ وەڵا بەس بە خەرکەمە قەدری ژیان نازانین سوکو ئێستا برێنری ئەمە درێن ئەوانشن دەغەرێ بەس غەرێتەکەی من تووە ئەگەم ئەو قاقەزەی فرندەمە ئەو زادەی ئەو شتەکە ئەوان سادە بن بەس وەرە ئەو قاقەزەی فرەدە و زبری خۆت هەر نەگریەوە چما لێ دەرەچی بەڵایزان و خۆشەویستان ئەوەی کە بینیتان و بیستان سەرنج و تێڕوانی بەشێ لە وڵاتیانی شاری هەولێر بوو بێگومان دواکەوتنی موچە کاریگەری ڕاستەوخۆی لەسەر دۆخی بازار هەیە کاریگەری ڕاستەوخۆی لەسەر فەرمانبەرانی یاریمی کوردستان هەیە کاریگەری ڕاستەوخۆی لەسەر هاوڵاتیان هەیە
ئاخر فەرمانبەرێک کە پارەی پێ نەبێ چۆن بێتە بازار بەدڵی خۆی ئەو شتەی کە خواستی لەسەر بیکڕێ. هاوڵاتیان کاتێکەوە دەڵێن فەرمانبەران موچە وەردەگرن ئێمە بازارمان باشتر دەبێت، کاسبکاران بە هەمان شێوە. بەڵام لارێمی کوردستان چەندین ساڵە بە بەردەوامی موچە دوا دەکەوێت و دوا دەکەوێت. تاوەکو ئێستا بەرپرسانی ئەم وڵاتە نەیانتوانیوە چارەسەرێکی ڕیشەی بدۆزنەوە بۆ فەرمانبەرانی یاریمی کوردستان و چیدی کە موچەکانیان دوانەکەوێت. تا پرۆگرامێکی دیکەم وتان بەخوای گەورە دەسپێرم، خواتان لەگەڵ.